الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. بسم الله الرحمن الرحيم. وقال إني ذاهب إلى ربي سيهدين رب هب لي من الصالحين فبشرناه بغلام حليم فلما بلغ معه السعي قال يا بني إني أرى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى. قال يا أبت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد. فلما أسلما وتله للجبين وناديناه أن يا إبراهيم قد صدقت الرؤيا إنا كذلك نجزي المحسنين. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد. إن هذا لهو البلاء المبين وفديناه بذبح عظيم وتركنا عليه في الآخرين سلام على إبراهيم كذلك نجزي المحسنين إنه من عبادنا المؤمنين. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد. الله أكبر كبيرا والحمد لله حمدا كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. بناوي خداي بخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیام سەلام و میهرەبانی خدای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادمانین کە لە بەرنامەیەکی تایبەتە لە دیداری جەژنانە لە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویستا بین. لە دەستپێکیشا جەژنی قوربانی پیرۆز لە سەرجەم گەلانی موسڵمانان بەگشتی و
و هەروەها کوردستان بە تایبەتی و بە تایبەتی تر ئەو ئەزیزانی کە ئێستا بە دیار بەرنامەکەمانەوە دانیشتون بە تایبەتی تریش ئەو میوانە ئەزیز و خۆشەویستانەکە لە نێو ستۆدیۆ لەگەڵمان ئامادەن. خوازیارین کە خوای گەورە حەزی حاجەکانم بە باشترین شێوە قبول کات و بە ساغ و سڵامەتی بیان جێڕێتە نێو خاک و وڵات و خانەوادەی خۆیان و هەروەها عیبادەت و پەرستشی ئێمەمانیش کورد گۆتەنی لە نوبینەی حاجیان بە باشترین شێوە لێمانی قبول کات و ڕۆحیانەتی ئێمە لەگەڵ ئەوان تەوافی ماڵی خوددا کات و خوای گەورە بیکاتە قسمەت و نسیبی هەر هەمومان. خۆشەویستان لە بەرنامەیەکی تایبەتی دیداری جەژنانە دڵنیاتان دەکەمەوەکەوە بە جەوێکی عیرفانی و ئیمانی و جەژنانە لەگەڵ خۆمانە دەتان بینە خزمەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لەبەر ئەوەی بولبولێک و کەوێکم بۆ هێناون یەکێکیان لە سلەیمانی یەکێکیان لە هەولێر ڕێزدار جەنابی مامۆستا خەلیل شەکرانی و مامۆستا فەرمان شوانی لەگەڵ گروپە جوانەکەی دەفی ئەحمەدی کە نوێنەری و بەڕێزانە ئامادەن لێرکوانە بەڕێز مامۆستا یونس و مامۆستا بڵێن دەخوازن ئێوە و دڵنیام کە لەگەڵمان دەمێنەوە لەبەر ئەوەی جەوێکی زۆر تایبەتە بێ ئەگەر داواش نەکەم خۆتان دەمێننەوە لەبەر ئەوەی شاید حاڵی بەرنامەکە دەبن بۆی کە دڵنیاتانەکەم ئەوەی کە من بیستومە پرۆبەمە لەسەری کردووە لە سەرەتای بەرنامەکە دەزانی چۆنە بۆیە لە نێو دڵی ئێوە دەبم کە بە ڕۆح بە دڵ لەگەڵمانە بن خوازارین کە بتوانین بە پێشکەشکردنی ئەو بەرنامە بتوانین هەم دڵی ئێوە خۆشکەن و لێمان ڕازین و ببێت ئەوەی کە خدای گەورەش لە خۆمان ڕازیکەین دووبارە جەژنتان پیرۆز هەموو ڕۆژێکتان هەر جەژن لەگەڵمانە ببینێن دەڕۆنە خزمەتی میوانە عەزیز و خۆشەویستەکان ڕێزدار مامۆستا خەلیل شەکرالی زۆر بەخێر بوو جەژنت پیرۆز بی. بسم الله الرحمن الرحيم تقبل الله منا ومنكم إن شاء الله. سلامي خواتان لي بوججني هم ولايك بيروز بي خم خوش حال زانم كلا خدمت يوي خوش يسمى وصفر من شواني ودوبر عزيز وجناتان و بينراني كنال اسماني بيامم جاري كتير لشاش جوانكي بياموا دنگو رنگي خومان بدل روحي خوش يستو يوغراني خليل شكرالي وفرمان شواني اشنا كينو هیواداری ئینشاءالله پێکەوە بتوانین لەم بەرنامە تایبەتی جەژنانەیەکی ئیمانی و ڕۆحی و تایبەت و جوان بدەینەوە بە بیسەر و بینەرەکانمان ئینشاءالله. ستا خۆش زۆر بەخێر ماشەڵڵا هەر وەجهتان دەبینین دڵمان دەکرێتەوە یاخۆ بەخێر مامۆستا فەرمانجان بەخێر و جەژن پیرۆزی خۆر یا ربی خێراندار بن خوای گەورە موفق و سەرکەوتوتان کە جەژنی هەموو لایەک پیرۆز بێ هەموو موسڵمانان بەگشتی خوای گەورە حەجی حاجیانمان قبول بکە ئینشاءالله تعالی. دەستخۆشی لە بۆ جەنابتان خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بەڕاستی لە شاشە جوانەکەی پێیان دەنگ و ڕەنجی خۆمان وەکو مامۆستا فەرمووی بە گوێگران و بە بینەرانی ئازیز ئاشنا دەکەینەوە دووبارە لە خزمەت جەنابی مامۆستا خەلیل شەکرالی خۆشەویست کاکە خەلیلی ڕۆح خوا مۆفەقیکە هەروەها مامۆستا بەڵێن مامۆستا یونس و جەنابتان و برادرانی پشتی کامێراش خوای گەورە مۆفەق و سەرکەوتویان کە لەگەڵ ئێمە ماندوو دەبن یا ڕەبی ئەو جەژنە ببێتە مایەی شادی و کامەرانی و خۆشی ببێتە مایەی ئەوەی کە خوای گەورە بیکاتە بارانی ڕەحمەت بیکاتە مەرهەمێک بەسەر زامی هەموو لایەکمان ئینشاءالله تعالی مۆفەقتان یاخۆ بەخێر بن جەژنا پیرۆز مامۆستا یونس و مامۆستا بەڵێنجان زۆر بەخێر بن دۆستان خۆش بیاخوا زۆر سپاسان دەکەم. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست هەر لەو بەرنامە تایبەتەدا لە خزمەتی ئێوە عەزیز و خۆشەویستدا دەبین لە خزمەتی ئێوە بەڕێزانە لە دەستپێکە وەکو جەژنە پیرۆزە بیستمان بەڵام لە دەستپێکیشی ئەوەی کە گوێمان لەو باسە خواسە کرد کە خوای گەورە باسی قسەی پێغەمبەر ئیبراهیمەکە سەلامی خوای گەورە لەسەر بێ ئێمەمانیش کە شوێن پێ هەڵگیری باوکی پێغەمبەران و پێغەمبەری خۆشمانی سەلامی خوا لەسەریان بێ بۆ ئێمە قوربانی بدەین قوربانی هەرێکێک لێمە لە ئاست و ئاڕاستی خۆی بتوانێ بۆی کە خزمەت بە ئاینەکەی خوا بکە لە هەر جێک بێەوە وەکو ئەوەی کە باران لە هەر شوێنێک بێ من ئەینە وەقع نەفع ئێمەمانیش بتوانین ئەو بەڕێزانە بە دەنگ و ئەدا و سەدە خۆش و پڕ لە سۆزەکەی بتوانین دڵی ئێوە خۆشکەن ئێوەش خزمەتێکە لە پای خۆیەوە لە دەستپێشا دەڕۆینە خزمەتی ئەو بەڕێزانە بزانم کامیان دەست پێ دەکەن مامۆستا خەلیلجان مامۆستا خەلیلجان وەکو ڕێز و حورمەتیشی زیاتر تایبەت لە جەنابتان کە لەوێەوە هاتوون پێمان خۆشە بوون هەر بەیا ڕەسوڵا دەست پێکەین ها لەبەر ئەوەی ئێستا موسیمی ئەوەیە کە حاجەکانمان بۆ نمونە لەوێن لە خزمەتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئێمەش بە داوای بکەین کە نەزەرێکمان لێ بکەین ئینشاءالله شاخەی شەتاوان بۆ عاتری شەو بۆ باي شمال ديني بون خوش للايتو الله يا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فديك شاخي شاتاون بوياتري شوبو باي شمال ديني بون خوش للايتو يا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فديك روحنا فداك يا رسول الله
سلام عليك يا حبيب الله روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله أروك بالداران بفريم وبالهار وقبل داران بفريم وبال بجمع مدينة بكام عرزي حال بجمع مدينة بكام عرزي حال يا رسول الله سلام عليك روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله جانم دقري لا نوري بالان ثوبانم دقري لا نوري بالان سعد مجاني خو مكان بفيداد شاد مجاني خو مكان بفيداد يا رسول الله سلام عليك روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله حوشي مدينة دايم پر نورا حوشي مدينة دايم پر نورا چونکا پیغمبر لوی حضورا چونکا عزیزم لوی حضورا يا رسول الله سلام عليك روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله عزيز من شيكام ريقا كم دورا ريقا كم دورا برين دارا دبرين دارا هرتوي منزورا هرچن سيرك مدينة ديارا مدينة ديارا وقبو مسوتين شاري عشان سيرك ديارا عشان سيرك مدينة ديارا وقمو مسوت مشارم ناچارا وقمو مسوت مشارم ناچارا يا رسول الله سلام عليك روحنا فداك يا رسول
سلام عليك يا حبيب الله روحنا فداك يا رسول الله سلام عليك يا رسول الله يا رسول الله صلى الله عليه وسلم. يا ربي أودنك هرب مني والسلام والسلامة خواهی بك بقسمة لحضور رسول الله صلى الله عليه وسلم آمين يا رب أو مدحو سناب كانوا بيلين ساغي وحجج كانت قسمة يوم لك إن شاء الله هربجي لخدمة رسول الله صلى الله عليه وسلم دەمەوێت بینەوە ئەو زارە جەژنە پیرۆزانی خۆمان لە بینەرانی خۆمان بکەین ئەوانەی کە بینەرمان نەنجال هەر کوێکەن بە تایبەتی ئەوانەی کە لە زبانی شیرینی کوردی حاڵین مامۆستا فەرمانجان ڕتمی جەژنانە و جەژنە پیرۆزەکمان لەوە بڵێ جەژنە پیرۆزە خۆشمان بکەین ئینشاءالله بەسەر چاو هەروەکو ئاماژە پێدانێک میکسێکمان دروست کردیە تێکەڵێک لە نێوان ئەو سرودەی کاک ئەدیب عەلی و هەروەها کاک ئایاد محەممەد ئینشاءالله هەوڵ دەدەین وهیوادارین کە بە دڵی هەموو لاک بێن ئەکید لە دەنجی تۆ بێ حتما کۆرسەکەی شعایدی من کە مامۆستا خەلیل جانگەرەزت بچێشی سیرتانەکەەوە جەژنا جەژنا جەژنی موسڵمانانە توخوا لێم بێبورن هەمووتان گیانە لا باتین و قڵوچک لێت و جەژنانە توخوا لێم بێبورن هەمووتان گیانە لا باتین و قڵوچک لێت و جەژنانە توخوا بۆچی لەسەر شێتی ئاسایی دڵمان لا یەکتر بێشێ بە خۆڕایی توخوا بۆچی لەسەر شێتی ئاسایی دڵمان لا یەکتر بێشێ بە خۆڕایی با بزانین ڕۆژێک دێتە پێش گێشمان بێوەستێنرەی لەبەر بەرەگای خوایی بێوەستێنرەی لەبەر بەرەگای خوایی جەژنا جەژنا جەژنی موسڵمانانە توخوا لێم بێبورن هەمووتان گیانە لا باتین و قڵوچک لێت و جەژنانە توخوا لێم بێبورن هەمووتان گیانە لا باتین و قڵوچک لێت و جەژنانە خۆشیە خێرات دەیدەی جەژن و شادیە جەژنی خێر و دڵخۆشیە گەردن ئازادیە خۆشیە خێرات دەیدەی جەژن و شادیە جەژنی خێر و دڵخۆشیە گەردن ئازادیە جەژنە جەژنە دەیدەی جەژن و شادیە جەژنە دەیدەی جەژنە دەیدەی جەژنی ئێمەیە مناڵەن هەستن پێکەوە بۆ جەژن جەژنانە نوقڵانەی خۆشی وەرگرن بیکەن دەست لە ملانە منداڵان هەستن پێکەوە بۆ جەژن جەژنانە نوقڵانەی خۆشی وەرگرن بیکەن دەست لە ملانە جەژنە جەژنە دەیدەی جەژن و شادیە جەژنە دەیدەی جەژنە دەیدەی جەژنی ئێمەیە
خۆشیە خێراتە دەی جەژن و شادیە جەژنی خێر و دڵخۆشیە گردن ئازادیە خۆشیە خێراتە دەی جەژن و شادیە جەژنی خێر و دڵخۆشیە گردن ئازادیە جەژنە دەی جەژنە دەی جەژن و شادیە جەژنە دەی جەژنی ئێمەیە یا ڕەبی جەژنا پیرۆزبی یا ڕەبی لە جەنابش پیرۆز بێ. یعنی چۆن دڵێ ئەمەتان بردەوە زەمەنی زوو کە زەمانێک ئەو کاتە لە تەمەنی منداڵی دڵمان خۆش بوو ژیان خۆش و جەو خۆش بوو هەموو بوون منیش زۆر پیر نیم نا پیر نییە هەر پیر نییە دەیبزانە ڕشیکانتان سپی بۆ ئێوە من سپی بۆ خۆرە من مناڵم بەخوا بە زیاتر سبغ عامە سپاسەشیە ماشەڵڵاتان لەبێ یعنی لەزەتی خۆی هەیە بەڕاستی ئەو سرودانە بەڕاستی دەمان باتەوە ینی پێمان خۆش بیان لەبەرەوەی مادەکان کۆن و ماشەڵڵا ینی چۆنی دەڵێ گوتی ڕاقی گوترەیە ڕۆحێتێکی کوردانەکەەوە بەرەم ئەم ئیشانەیە هەندێک لە زمانێکی زوو لە سینەمان دەبغ بووە ینی چێژی خۆی هەرەیە هەندێک مناسبات مامۆستا جەوهەر مەسەلەن هەندێک سرودمان هەیە لە بۆ ڕەمەزان گوترایە هەندێک لە بۆ جێژنە مەسەلەن ئەوانە کە بەس مۆسیقایەکە یاخود مەسەلەن بەس ئاوازەکە جێ لە دەبی یەکسەر دەدباتەوە ئەو حاڵە خۆشتر لێرە کە ئێوە دەیڵێنەوە ماشەڵڵا وەکو هەر حەقوی نای بەرنامەکەی نێم بولبول و کەو عزیزی قوربان مۆسیقاتان نایە ماشەڵڵا بە چاو نەچن سبێنێ وڵا جوهر بە چاوی بردن ینی جێی فەخر بەڕاستی جێی شانازینانی هەر دەتان بینین لە هەر شوێنێکە تەماشا دەکەین یەکسەر دنیای مۆسیقا دێتە مێشک و خەیاڵمان ئەوجا بە جەوێکی ڕۆحی ئیمانیش ڕێک دەمان باتە ئەو لای دەستان خۆش بیاڕبی دڵمان پێتان خۆشە بە میدەرانیشم گۆتە سەرتاکە بەرنامەی تایبەت دەبێ بە تایبەتی تایبەتە یعنی نەڵێ مەدحی بەرنامەکەی خۆی دەکەم من ئیمن نییە هی ئەو بەڕێزانەیە ئینشاءڵڵا خۆشترمان ماوە دواتریش لەگەر ئەو بەڕێزانەی گروپی دەفی ئەحمەدی کە ینی ماشەڵڵا ینی بە ڕتمی مۆسیقی دەڕۆنە دوێ دەستیان خۆش طبعا ڕێز سڵایشمان لەوە کاک ئەحمەدی شەیە بەرپرسی پێ دەڵێنەوە مدیرە بەڕێبەرە سەرۆکە چییە؟ خۆم بە ئەندام دەزانم لەگەڵ جەنابیان وەڵام مامۆستا فەرمات و زۆر لەگەڵان دەبیندرێ لە وەڵا بە خۆشحاڵیەوە کە بەڕاستی فەخریان پێ دەکەم ئەو کۆمەڵە گەنجە نازدارە ئەو دەست و پەنجە ڕەنجینانە خوای گەورە بەرەکەت داریان بکە یا ڕەب دەستان خۆش بیا ڕەبی پێتان و سەربەرزین دوعای خێرمان هەیە ئینشاءڵڵا بینەرانیش دوعاتان و دەکەن حەزی ماڵی خواتان بە قسمەت دوی مامۆستا خەلیل شەکرالی بڕۆینەوە مەدینەی ئەچی ئینشاءڵڵا زانی ڕۆشتن بە ڕۆح ینی زۆر کەسەیە ینی لەگەڵ ڕێزم کە دەڕوا بەجەستا ڕۆحی ئامادە نیە ئەو چێژە ناکات لەوێ بەڵام هەشمانە لێرە لەبەر ئەوەی ڕۆحی ئامادەی لەگەر ئەسکاری خوددا بە ڕۆح کە دەڕوا هەمان چێژی ئەوە هەیە کە لەوەیە بگرە زیاتریش هەندێک شتەیە ڕەنگە بوتریە ئەو بەرەکەتەی بڕۆ بەڵام خوای گەورە بمان زیاد کە و لێمان نەسەنێ من مانگ 11 الحەمدولله خوا کردی بە نسیبم ڕۆشتم مەدینە ڕەمەزانیش لە 15 ڕۆژی کۆتایە دیسان بۆیەوە بە نسیبم الحەمدولله طبعا لە جاریەکەما کە ڕۆشتی ئیتر جێ ئەمێنی هەر بە کاملی هەموو شتێکدانی لەوێ لاشەکە دێتەوە لاشەیەتەوە لاشەیەکی نازانم بێت بێ ڕۆح لەوێ جێماوە لە جای دۆما کە ئەڕۆیتەوە ئیتر ئەو تاسەمەندی و ئەو عشق و ئەو محبەت و شەفەقەتی هەتا یعنی ئەم کات بۆتە سەلمێ تێگە لە جاریەکەمە ڕەنگە زۆر هەست بە شتێکی چونکە سەرەتا یەکەم جارە لە جای دۆما بۆ جارەکانی تر جیاوازتر يعني كأشتا خدمتي خوشوي صلى الله عليه وسلم كومبلك شتي سيري بو درك لوي او كسيكا او خوشوي سيكا بردوام لدوره وصلاه يدي علي اللهم صل على سيدنا محمد وعلى ال سيدنا محمد لبرستها سلامي ليكي هزناكي وفاتي كرو والله يعني جانا بقرباني به هرجيز هزناكي وفاتي كرو ها لشركه له حوشي مدينه دايم برنوره چونکە خۆشەویست لەوێ حزورە ئەکید ڕۆحی ئەوان هەر زیندووە يعني بەردەوام زیندووە بەڵێ حەز ناکەی وفاتی کردووە ناتوانانی بە ئەدەبەوە دانەنیشی ناتوان هەستەشی تایبەتە من هەموو جارێ ئەوەی شمود لە چەند بەرنامەی ترشەکە بەشداریم کردوتومە باسکردنی وەسفکردنی ئەوەی ڕۆشتن بۆ خزمەتی خۆشەویست و گەڕانەوە وەکو باسکردنی بینایی وایە بۆ نابینایە هەتا کەسێک نەچێتەوە بیچێژێ هیچ وەسف ناکرێ ئەو شتان یان چۆن دەڵێت جاری دۆم کە دەڕۆیت سقوط جنسیەکەی لەوێ دەبی مولکی ئەوێ ئەرە والله عنی بەردام بەخوای ئەمە لەوێن توخوای گەورە لێمان نەسێنێتەوە ڕۆحە دەی مادام ئەو چێژەت گرتووە بمان بە انشاءالله دەی دەروون پڕ لە زاوە
دردكم قرانا ديدواي دردكم پیغمبر جانا ديدواي دردكم وعلى مدينة وعلى حجركي طه درون پر لازم زامكم قرانا دواي دردكم پیغمبر جانا هاي دواي دردكم پیغمبر جانا دواي دردكم پیغمبر جانا يا رسول الله سردار وازي جل دلم دي بلم خحافي ويلم خوشيا ويلانا ورحمة لبين مالك من باري حزرا درون فرلازام زامكم قرانا دواي دردكم پیغمبر جانا هاي دواي دردكم ولا مدينة ولا حجركم طه الأمينة بسمة مدينة بكم عرزي حال جشر ميحالم زوانم بيالال خم خست قابي امنو امانت وغزالي الداخل دستم دمان درمان دردكم ولا مدينة ولا حجرك طالمينا يا رسول الله يا شاي مدينة هوي عاشقتا اللي مشينا عزيز من شيب كم رقا كم دورا بالبيرين دارا هرتوي منزورا حوشي مدينة دايم برنورا حوشي مدينة دايم برنورا چونك خوشويست لوي حزورا صلى الله عليه وسلم دەستان خۆش بێ نازانم ئەتولۆ خەلیل شەکرالی ناکەی خەریل هەنجوینی ماشەڵڵا جگە لەوەی کە هەنجوینت هەن هەر بە خۆشت هەنجوینی نەک بەس دەنگت ماوەستا خەلیل دەنگێت ڕەنگێت ئەدات سەدات ڕوخسارت نازانم ماشەڵڵا وڵایی ئەوەی کە
بەخشراوە خواگیان بەخشیوێتی هەزاران جار سوپاسی لەسەرەکەین و هەرچێکیشمانەیە هەر مڵکی خۆیەتی دیسان بۆش الحەمدولله هەزار سوپاس بۆ خوای گەورە و ئەم ئیشی هەنگوینەشی خواگەری بەنسی بۆش هەر خۆ سوپاس بۆ خوای گەورە نایدات هەموو کەس ئیشی شیرینی وڵی تر سانە بۆ ئاسنگەرنەوەی هەرچیەک بێت ئێمە هەر سوپاسی خۆی لەسەرەکەین پیشەیەکی پیرۆزە و شیفای تایە و لەگەڵ ئەوواکە بەرهەمێکی پاک و چاک و ڕستێکی حەڵاڵایی بۆ خەڵکە بۆ خۆی خەڵک ئیسفادەی لێکا بۆ خۆی عیباتە و ئێمە الحەمدولله 4 ساڵە ناو ئیشاین و سواز و خی گەورە متپارێکمان هەیە و فزلی خی گەورەیە بەخۆ ئازاتی ئەمە نییە ماوەسە فەرماشوانی لە مێسنجەر ناتوانم بڵم سڵاوت لەبێ کاک خەلیدێ هەمجین 5,000 تا ئەو شتە بۆ بە ترێن لە ناو خەڵکە کیرێک هەنگین بە 5,000 بەس گوێزەکە نەماوە گوێزەکە مانگینەوە دەبێتەوە ماشەڵڵا هەنجینەکە من پارساڵ طبعا کورە ئەم ساڵ ئەو ساڵ ناڵم پیر بوومە کاکە خەر باوەڕ ناکەم ئەو ساڵ بۆی دی پار بوو کورە ئەم ساڵ بوو بەڕاب کە 2023 نەبووە تەواو نادیکەم بەس ماشەڵڵا هەنجوین بوو خی گەورە بەرەکەتی سەرەکەی بۆ ناکرایەوە سەری قوتووەکە لەبیرتە بەس نەرێ وەرە لۆمکەوە باش عزیدا بێگوتی ئاوا بیکەوە دەبێت تۆ نازم هەوای کەپسە چۆنە دی لەبەرەوەی شتەکەی پرۆفیشناڵە ینی نەتخواردەمەوە سا فەرماتوە وڵای بەنیازم بۆتی نێناوە دەمەحەوە بیشم دەبات قوتێکمە لێردا نەبات لە پۆستەکانی دەیبینم کو دەڵێ کو کابرا حامزی دەخوا دەوی ئاوی دەکامژدە لە پۆستەکان دەیبینم دەکەم دەیخۆم خی گەورە پادارتان کە ئینشاڵڵا مامۆستا فەرمامە خۆشحاڵین بە تایبەتیەوە بەڕێزا کە لەوێەوە هاتووەی دی عەزەتێکی زۆرمان داوە بەڕاستی منەتباری وەکو هەولێری تۆن طبعا ئەوە دەڵێن کاک منیشکوڕی هەولێرم 4 ساڵ لێرە تەلەبە بووم خی گەورە موفقت کە شانازیت پێ سەلامەتەکە سەلامەتەکەیان ڕەبی ئێستا ئێمەمان هەرێک لە ئێمە بە دەردێک و بە حاڵێک گرفتارە پێویستمان بە تەبیبە بەوەی کە ساڕژی ئەو زام و برینانەمەم کات ڕسوول الله صلی الله علیه و سلم خۆی لە خۆیدا تەبیبی دەرد و دڵانە بەڵام لە سەروی هەمووشانەوە کە خودای سبحانه وتعالى ڕوو لە ئەو کەین بە بەرەکەتی ئەوە عیلاج و ساڕێژی ئەو هەموو زامە قوڵ و چۆن دڵێ ساڕژ نەکراوی هەمانە ئێمەمان وەکو گەلی کورد بەگشتی کە لە معاناتێکی زۆردا دەژین بڕۆین لەوێ ڕۆحیانەتی خۆمان ئاسوود دەکەین و ساڕژی هەموو زام و برینەکانمەکەین مامۆستا فەرما بمان بە لای طبیبی طبیبان ای طبیبی دردی بیدار من مکە دەرمان لەدەن ای طبیبی دردی بیدار من مکە دەرمان لەدەن هاتوین دەرمان بکەین ئەم دەردە دەرمان ناکرێ هاتوین دەرمان بکەین ئەم دەردە دەرمان ناکرێ ئەی طەبیبی دەردی بێدەرمان مەکە دەرمان لەدەر ئەی طەبیبی دەردی بێدەرمان مەکە دەرمان لەدەر هاتوین دەرمان بکەین ئەم دەردە دەرمان ناکرێ هاتوین دەرمان بکەین ئەم دەردە دەرمان ناکرێ ئەی قابلی قەهر و غەزەب نیم تۆ بزرگ و من زەعیف قابلی قهر و غضب نیم تو بزرگ و من ضعیف غیر عفو لطف رحمت با کریمان ناکری غیر عفو لطف رحمت با کریمان ناکری مستحاخي أي قدا واختي سوالاني مشاي مستحاخي أي قدا واختي سوالاني وشام
بازدرقاي رحمتي حق منعي إحسان ناكري بازدرقاي رحمتي حق منعي إحسان ناكري دس بدو عادل بنالا شاو بقير يانتا سحاي دس بدو عادل بنالا شاو بقير يانتا سحاي كزنك يقرد اللقافي كزنك يقرد اللقافي كزنك يقرد اللقافي ذاتي سبحان ناكري ذاتي سبحان ناكري زخيرة حبي بو بكر وعمر بذخيرة حبي بو بكر وعمر بذخيرة حبي بو بكر وعمر سخت سفار سخت السفار بمحبة حيدروا بعشق عثمان ناكري بعشق عثمان ناكري أي طبيبي أي طبيبي داندي درمان مكة درمان لدر درمان لدى خاطوين درمان بكين درمان بكين أم درد درمان ناكري درمان ناكري قابلي قاهر وغزاب نيم توب وزورقو من زعيم قابلي قهر وغزاب نيم توب وزورقو من زعيم غير عفو لطف رحمة هو كريم الناكرين غير عفو لطف رحمة هو كريم الناكرين قابلي قهر وغزاب نيم توب وزورقو من زعيم قابلي قهر وغزاب نيم توب وزورقو من زعيم غير عفو لطف رحمة وكريم الناكرين غير عفو لطف رحمة وكريم الناكرين دەڵێم خۆزگەم بەوەی کە لێتان تێدەگا هەم لە ئەداتان هەم لە کەلیمەکان لەبەرەوەی ئەهلی دڵ نەبێ لەو هۆندراوانە حاڵی ناوی وە چێژی لێ ناکا ئەوەندە دەڵێم خۆزگەم بە حاڵی ئەوەی کە لە حاڵی ئێوە حاڵیە
دەستان خۆش بیا ڕبی خی گەورە ئامین یا ڕبی دەست و چاوتان خۆش بە تاکید ئینشاءڵڵا من بەش بە حاڵی خۆم چێژەکەم چکان دەگزار مامۆستا جەوهەر دڵخۆشی بە پێکەنی نییە نا ڕوخسارنا ناخە ساسە بەڵێ سپاسانەکەم ئەگەر ئیجازە بفەرمون ناوەڕێک وەرەگرن دواتر دێنەوە عزیزان و خۆشەویستان لەگەڵمانە بمێنێن بەرنامەکەمان درێژە هەیە دوای ئەو ناوەڕە بە خزمەتان نەگەینەوە. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دووبارە سەلامی خوای گەورەتانە سەر بێ بەڵێنماندا کە دەگەڕێینەوە ئینشاءڵڵا لەگەڵشتانە گەرم و گوڕترە بین بۆی کە بتوانین ئەو جەژنە زیاتر و خۆشتر بە جۆش و خۆشتر کەین لە دڵیەوە عزیز و خۆشەویستە لە خزمەتی ئەو عزیز و خۆشەویستانە. پێم خۆشە ئەو جارە ئەی ساحەتی سەد جەنەت ئەو دەشتی عەرەبستانەی کە پێغەمبەر گیان سەڵاو سەلام لەگەر حاڵە بەڕێزەکانی تیا بووە بە تەئکید جەنەتێک بووە لەسەر زەویە ئەوەیمان پێ ئاشنا کە مامۆستا خەلی دوا بە دوای ئەو مامۆستا فەرمانی بەڕێز هەر لەگەڵ ئەوە تەواوی کە بۆمان چۆن دەڵێ ئێستا کەسکاری ئێمەمان زۆرێک لە سەفەری حەجن خوای گەورە لایەن قبولکە وەکو دڵنەواییەک دڵیان دەینەوە باشە بۆ سەفەر دەڕۆی خوددا یارە دێ دەی باشە خۆشەویستان لەگەڵمانەوە بێکەوە سەفەرکەن لەگەڵ دەنجی ئەو عزیز و خۆشەویستانە. أي صاحتي صد جنات داشتي عربستانك أي صاحتي صد جنات داشتي عربستانك نايدايم بهزار گلشن یک خیالی مغیرانه نايدايم بهزار گلشن یک خیالی مغیرانه ای بولالی نعمانت داغدار دلو جرگم داغدار دلو جرگم بولالی نعمانت ای بی پایار توی رخسارت تاریک دلی حیر بام زار یا بنوینا خورشیدی درخشانه بام زار یا بنوینا خورشیدی درخشانه ای ساحتی صد جنت داشتی عربستانه نايدايم بهزار گلشن یک خیالی مغیرانه نايدايم بهزار گلشن یک خیالی مغیرانه ای بوسار بی خرامانت وقت عمری نالینم وقت عمری نالینم بوسار وی خرامانه یقو خیردی بردوم ناشای قدحی چاوه پیوانی هوای کردوم تای زلفی پریشانه میحرابی دلو جانا هزی دسیمانا عصای خطیبانا شمشیری خراسانه عصای خطیبانا شمشیری خراسانه ای سیدی مخلوقات آقات لإيماني به أي سيدي مخلوقات آقات لإيماني به أوساتك أبو قربان أم عبد بقرباني توسير نشيد بازي صاحبي صديع جازي بغاية بري ممتاز
دستي من دامانت قرباني نعوتي تو ختمي ببشرنايا بخيوتي يا حسن جبريل السنة أخواني وكم لي يبرو وكيف لي يبرو يا الروح قرن قزايكو يا الخادم لايتو يا سركو يا لميداني خاقا نقصد لي درب وخادمي برقافت خدام بروح قيسان بابا نقوشي سرباني قرآني نعوتي تو ختمي ببشرنايا بياخد يا حسان جبريل ثنا أخوانا بو سفر دروي خدا يارد بي سرم سرگردي ريها وارد بي بو سفر دروي خواب شتو بنايا سرم سرگردي من يريكايا لبيرت ما بيت شاوروانتم لبيرت ما بيت شاوروانتم لني وامشارا سرگردانتم لني وامشارا پریشانتم دردی دوری تو بصبوریا نازنم مرگایا خودوریا شفام تو شفای زماری دوریه چاوم کن یاوی دڵی سەبووری ئەم شەو تا بەیان بۆ تۆ ناڵانێ ڕسوای عالەم دەربێ لە گیانێم بۆ سەفەر دەڕۆی خودا یارت بێ سەرم سەرگەردی ڕێ هەوارت بێ بۆ سەفەر دەڕۆی خوا پشت و پەنایە سرم سرگردی مانیای ڕێگای لەبیرت ما بێ چاوەڕوانێتم لەبیرت ما بێ چاوەڕوانێتم لە نێوەم شارە سەرگەردانێتم لە نێوەم شارە پەرێشانێتم خەڵکی مەوە چەند شێت و لێوە نەزام چ زان و زامی تۆم پێوە تخوا جارجارێ سەرمان بەراوە خەمی بێ کەسیم لە بیر بەراوە یاخوا دووریشت وەلم نەگرێ دوور بەگیانت عازیز سەبورم سەبور بۆ سەفەر دەڕۆی خودا یارت بێ سەرم سەرگەردی ڕێ هەوارت بێ بۆ
سەفەر ڕۆی خوا پشت و پەنایەت سرم سەرگەردی مانیای ڕێگایە لەبیرت مابێ چاوەڕوانێتم لەبیرت مابێ چاوەڕوانێتم لە نێوەم شارە سەرگەردانتم لە نێوەم شارە پەرێشانتم دەردی دووری تۆ بێسەبووریە نازانم مەرگا یا خودوریە شەفام تۆی شەفای زمانی دووری تۆی کانیاوی دڵی سەبووری ئەم شەو تا بەیان بۆ تۆ ناڵانێم بەسوای عاڵام ئەکڕمە گیانێم بەسوای عاڵام ئەکڕمە گیانێم دەی بۆ سەفەرە ڕۆی خودایار بێ سرم سەرگەردی ڕێهەوار بێ بۆ سەفەرە ڕۆی خوا پشت و پەنات سرم سەرگەردی مانیای ڕێگایە لەبیرت مابێ چاوەڕوانێتم لەبیرت مابێ چاوەڕوانێتم لە نێوەم شارە سەرگەردانتم لە نێوەم شارە پەرێشانتم یاخۆ دەستان خۆش بێ و دەنگار بمینێ ئەمەتان برد ئەوێ بەڵام دێینەوە ئینشاءالله لەبەرەوەی بەردەوام دەبین لێ دێینەوە بەس دەمەوێت پرسیاری ئەو بکەم ینی ئەوەکو هونەرمەند جیاوازی نێوان جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان بەس مەڵێنەوە قوربانی هەیە باشە مامۆستا خەلیل وەڵام مامۆستا من هین ناخۆم گۆشت و شیوە ناخۆم هیچ گۆشتێک ناخۆی ناوەڵڵا لەبەرچی جارجارە سنی مریشی خۆم بەس هیواتم بەتاتە و فەلافلە ئەمە خەریک بووم کەبابی داواتت کەم ینی کەسێ داواتی ئەوەش کردم گەڕا فەلافل و بەتاتا خۆم کاکە من با هەمووی بزانێ والله مەسروفت سووکە زۆر والله هیواتم فەلافل ینی دەبا بڵێن خۆشترین خواردن لای تو چیەکەواتە فەلافل بەتاتا بەزدی هەرە بەخوا ڕەنجی فەلافلێر گرتی والله برام ئەو بەجیز و هەنچین خۆ خەنی ئەوە لەبەر ئەوە تعویز دەکاتەوە چۆن دەڵێن هەندە خواردن ڤیتامینی ئەمە نایخۆین بەڵام تعویز دەکەینەوە بە شتێشترەوەنیە بەس نانا بۆ منە خێزانم ڕێزسڵاوم هەیە بۆی خوا سەلامەتی کا خواردن زۆر زۆر خۆشە یعنی بریانیەکە بە سنگ مریش زۆر بە لەزەتە خواڵ ناگرێ سنگ مریش لێنێ سووریە کاتە کوڕی کا بەش لە هەمووی هەرسنگە بە بەس مهم ئەوەیە خواردنەکانی خۆشە بە منە شلە لێنێ ئێوە پێڵی مەرەگەوانیە بەڵێ بەڵێ ئێمە پێڵێن شلە فاسۆلیا لێنێ خۆش دەرەجەیە کورە لۆبیا لێنێ کورە کوولەکە دەی باشە با بیسەلمێنین مادام ئێمە ڕۆژێک دێن لەگەڵ مامۆستا فەرمانە تو ئەویان بەنامەتە سلێمانی کردای وارگلای من بەس ئەخر مشکلەکە زانین چێمە حەزمان لە گۆشتی ساڵەچکی انشاءالله مامۆستا فەرمانە حەزمان لە گۆشتی حیوانەوەش مریشکمان داتێ من لەگەڵ گۆشت لێنەران ناخۆم ئێواران ئاوا بۆندی بەسەرمان ڕاکەم لۆوی قاپەشی نەچین باشتر دادنێ لۆ مەش منزەرەشی گەورە لێ دەنێ هەرەوەندێ نەوەڵە دەڕوا دەڵێ دەڕۆم لە ماڵێ چ بکەین لە ماڵە کاتێ گۆشت خۆر خۆم و خۆتین کار فەرمان باسی کەبابم لۆ بکە وەرە باسی شفتە و نازانم ئەو جەدونجی چی تیاوێ ها ئەڵەن کەباب لە باشتەوە تۆشتی وایە هەڵا نەوزانی پێکەم زانم ئەگەرەوە قسەی مەلایەکانی وەسم ئێوەیە شەرجێنێتەوە مامۆستا فەرمان قوربان ئەوە ڕەمەزان ماندوو دەبیتیدا بە ڕۆژمە ئەگەر چی خۆ کەسانەکەن لە نوێنەش بە ڕۆژی بوون ئینشاءالله خۆلیان قبولکە بەڵام ئیدی ڕەمەزان شەکەتی زیاتری تیا لە بۆ ئێمە ئەمان لەبەرەوەی جەژنی قوربان ئێمە بە ئیسراحاتین حەجازەکان تێدا ماندوون وانە بەڵام ئەو جیاوازەی کە لە جەژنی قوربان دەبیندرێ پێ دوایە یانی چی بە تایبەتی لەو جەژنەکە بینیت وڵی سەراحەتەن مامۆستا جەوەرجیان جیاوازی نێوان جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان ئەمن وەکو جەنابیشت فەرمووت مانجی ڕەمەزان ئاتەن خەڵک بەهۆی بەڕۆژی بوونەوەنەوە کەمەک شەکەت دەبی صراحة جژنی ڕەمەزان خەڵک زیاتر حەزی لە ئیسراحەتە ئەوەندە ئێمە تێگەیشتەوە بەس ڕەحمان نابی لە ڕەمەزان لەبەرەوەی بالضبط بەڵام لە جژنی قوربان ئەوەندە ئێمە متابعم کردیە زیاتر خەڵک دەستە سەردانی سیلەی ڕەحم زیاتر جێبەجێ دەبی یعنی ئەوە صراحەتەکەم باز دەکەم لەوانە ئێستا کەس بڵێ مامۆستا کوورە کو دەبی خەڵک دەبی خەڵک دەستە سەردانی بەڵام بەو شێوەی جژنی قوربان نییە سیلەی لەحم و سیلەی ڕەحم سیلەی لەحمیش لەگەڵ ڕاست کەواتە جیاوازەکەی بەڵێ دروستە وەڵامەکەی بالضبط ئەوە ڕەمەزانەکە جژنی بڵێن سیلەی ڕەحمە بەڵام ئەوە لەحمیشی زیادە ئیشانیان زیادە قوربان
أو لا خەڵک هەیە ناڕاتە سەردان دەمێنێتەوە نەکە بەشە قوربانی لۆ بێ و لە ماڵ نەبێ بزانین دەری ڕەمەزان سیرە لە ئەحمەد چکە ئینسان بە ڕۆژێ مانگەک جەژنی خواردنە و لە چوارمان بۆ لە ماڵ نەبووین عیلاج چوارم ڕۆژە وڵا ڕۆژ کوڕە خۆ باشتر خۆ من نایخۆم ئێدە قەتع کرد لە دیواریدا بە بتگوت لە فلانکە شوێن ژمارەکەم ئەوەیە تو وەریگرە خۆ عافتکە هەر دێ هەولێ خە لە ماڵێ نەبووە گرفتە بەڕاستیان ئەسەفە جەژن خۆشی خۆی هەیە ئێمان وەکو مسلمان ینی چەندی ئەو شیعارە بەرزکەینەوە بە هەندی بنرخین هێشتانەکەم لەوەی خۆی پێوە نەفەرمێ ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب ئێمەش لە سازدانی ئەو بەرنامە ئەو نیازەمان هەیە کە بتوانین ئەو جەژنە زەقینەوە زیاتر گەرم و گوڕی ئەو دەی کە لە توانەمەندای لەو شاشە جوانی کە بەو دەنگە بە سۆزانە ماشەڵڵە ینی لە جەوێشی تراین دوای مامۆستا جوار گەورەترین و خۆشترین جیاوازی لەو دوو جەژنە ئەوەیە کە حاجیان سەفەری حەجی ماڵی خوا دەکەن ینی ئەوە بەڕاستی خۆشە ئەوە دەمان سووتێنن ئەوان لەوێن حەسوودیان پێ دەبێت وەنیە ئەوە بەڕاستی تایبەتمەندێکی زۆر خۆشە وەڵاهی ئەمن دڵم پێ خۆش دەبی کە ئەوان دەبینم ئیشاڵەوانش دوعامان لۆ بکەن کە ئەمە و سەفەرمان بە قسمت بی دوعا لەمە و دوعا لەوان ئیشاءڵڵە هەر گیر دەبێت زاد دوعای حاجیان لە بۆ ئێمە قبوڵە ئەکید ئیمەش لەوان ئیشاءڵڵە ئیمەش جا شتشتر هەیە و ساڵەکە خەڵکەی زۆر بۆ فیزیک ساڵی بابەتانە ڕۆشتونە ئەنی ئەوەی کە نسیبی ئێمە بۆ ئەوەندە نەبوو کە لە هەرێم ئەوەندە بڕوا جا ئیشاءڵڵە خوا بکە لە ساڵانی ئەندەش بکاتە قسمەتی ئێمەش و ئەوانش لیان قبوڵی بە قسمەتە میشە دەست و چاوتان خۆشبی خی گەورە پایدارتان کە یاخوا حورمەتمان هەیە مامۆستا خەلیل تا دڵ نەسووتێ دەم بەدەم فانی نەبێ سەر تاقەدەم پەروانە قەت ناگادەشم ئەوایە ڕێگەی عاشقان جا پێم خۆشە ینی ئەوەی بێخودەوایە شێکدراڵێ لە حاڵی شەمع و پەروانە کەمێ تێفکرە بیزانە لە ئەم سووتان لە ئەو گیانە ئەسووتێ و دەنگی لێ نایە عاریفەکان هەروە بوون ینی هەمووتانێکی بەبێ دەنجی هەموو بەرنامەی من ئەم وتۆتەوە کە مەولویە فەرمێ شەوان خەڵوەتەن ماڵ بێ ئەغیارن سی ئەدەبی عاریفەکان کە لە حزوری خی گەورە ئەڵێ شەوان خەڵوەتەن ماڵ بێ ئەغیارن عالەم گشتەخە و دۆست خەوەردارن ئیرام کردن وەی کەڵپۆسەوە کەڵپۆس شتێک بووە لە پێسی حیوان کراوەتە ئێرە کەمەر هەتا ئەژنۆ ئەڵێ فەرمویانە شەوناڵی وە شملای دۆسەوە ئەگەر لە حزوری خی گەورە خەویشم لێکە و لە کاری جیکرا یعنی بە هەر ئاوە لە حزوری خوا بمێنەوە نەکەم بەلابیە جوان عنی عاریفەکان شاعیرەکان بۆ ئەسنای مناجاتانە وەفایش لەم شعرا طبعا کە باسی ئەوەکەوە معلومە لا جنابتان قسەی وەفای کە چۆن بووە ئەو دیوانی کە نووسیوەتی خەڵک وازانێ بۆ ئافرەتی نووسیوە لەگەڵ پیرەمێردا پیرەمێردی شاعیر بەڕەحمەت بن ئینشاءڵڵا لە حەجە بن لە تەوافە وەفایی زۆر ئەگری پیرەمێرد پێڵێ ئەڵێ بۆچی ئەگریت چی ئەم داغ و فوغان و ناڵینە ئەڵێ خەڵک زۆر تەعنەم لێدا ئەڵێن ئەم دیوان بۆ ئافرەت نووسیوە و نازانم بۆ چوزانم دنیا و ئەم شتانە وەفایش ئەڵێ خوایە ئەگەر ئەمەی بۆ تۆ نووسیمە و بۆ خۆشەویستان و خۆشەویستی خۆت نووسیمە لێرە لە حزوری ئەوە بمونەگەمەوە وڵاتی خۆ وفاتکەم ئەڵێ هەر ئەو شەوە سگەشتێک لێرە پیرەمێتڵێ بەدەستی خۆم ناشتومە ئەمە ئیتر قیمەی ئەو عرفانەیە کە باسەکرێ قیمەی ئەو جوانی و پاکی و ئەدەب و ڕێزەیە لە حزوری خی گەورە کە ئەوترێت و ئەمە بە عمل بینیمان هەنیکە لێرە باس خەڵک وازانێ جیاز وتیاڵێ ڕەنگزەردی خەزان خەتای پاییزە ڕەنگزەردەکەی من دووری ئازیزە باز لە ئافرەت نییە باز لە خۆشەویستی پێغەمبەرە باز لە مەدینەیە باز لە مەکەیە باز لە حەجە باز لە عەمرەیە عشقی حەقیقی ئەوەیە ئەو عشقی حەقیقی خەڵک لێکدانەوەی بۆکە یان لە شعرەکەی ترە کە ماملەی کردوتی بە بەرهەمێکی ئەوە ئەڵێ ئەرێ ئەی بەزوڵ فڕوخ سار سەنەمیچین ماهی تابان عنی باسی ئەوە کە دەمەکە و خەندەکەی نیگا هەنێمەک و مەزەی شرابم ئەی چوێنێ بۆ من ئەو بۆ شەخەی وتووە شەخێشی هەر ئەولادی ڕسوولە ینی خۆ معلومە ئەڵێ کە تۆ قساکەی پێکەنی نێمەک و مەزەی شراب متی پێزەکەم مەشروب خۆم من سەرخۆش بەوە سەرخۆشە بم من لە بەرنیگا هەت بمرم تو سەری غەمزەکەی جەلاب وەرە پێم گوڵەکەی بەهاری لە تۆ تابەکەی جودابم وەرەوە بە شەتی جاران ڕۆژی 100 کەڕەت فیدادم چەند جوانە ئەل لێ شەکاڵێ تا دڵ نەسووتێ دەم بەدەم فانی نەبێ سەر تاقەدەم پەروانە قەت ناگاتش ئەوە ڕێگە عاشق دەی بمان بە بەدەنگە سۆزەکەت ئینشاءڵڵا ئەی دڵوەرە هۆشیار ببە مەحوی جەماڵی یار ببە ئەی دڵوەرە هۆشیار ببە مەحوی جەماڵی یار ببە ئاوایە ڕێگەی عاشقان هذا طريق العاشقين
يا ريقي عاشقا هذا طريق العاشقين تعدل سوتي دم بدا فاني نبي سرت قدم تعدل سوتي دم بدا فاني نبي سرت قدم پروانه قد ناقات شانا ويا ريقي عاشقا پروانه قد ناقات شانا ويا ريقي عاشقا تاتشاود الخين برنكي قدعيهم واغيارنكي تاتشاود الخين برنكي قدعيهم واغيارنكي فكري وصالي يارنكي يا ويا ريقي عاشقا فكري وصالي يارنكي يا ويا ريقي عاشقا عاشق دمي مستان بي عاشق دمي مستان بي خاكي دري ميخان بي ساقي لكن بيمان بي ساقي لكن بيمان بي يا ريقي عاشقا ديوان وسودا سري ديوان وسودا سري كجرابي غمزيد البري دلبر ليشي نشتري دلبر ليشي نشتري هذا طريق العاشقين يا ريقي عاشقا شاوم بسوزي دل ترى دريايا وورا شاوم بسوزي دل ترى دريايا وورا مترب لي ساقي ورا ويا ريقي عاشقا مترب لي ساقي ورا يا ريقي عاشقا يا سيدي سرداري من أي محرمي أسراري من أي حمادي مختاري من صلوات لا صارت يا ريم أي مدك يا هيزر ما تما تاكي بغمين ملم غواما أرواك يزارا كويلا ما بابز بين تزاري أي سيدي سرداري أي محرمي أسراري أي أحمدي مختاري صلوات لا سيارت يا ريم حياتي من وصاليتو مماتي من فراقيتو والله باري خياليتو علاجي شيء تهارك يا سيدي سرداري من أي محرمي أسراري من أي أحمدي مختاري من صلوات لا سيار يا ريم ومن
خۆ من دەمگۆ خۆزی بە خۆزی دانایان بنیا کونی کەکبا مالە کونی چێ نەورۆزێ ئەماشی ببمایە لەسەر چایەکەی عەرەفاتێ بەرامبەر خێوەتی حاجیان هەموو دانی سبەی ناسەرێ خۆم دەربینا بە لە نێو غوبار و تۆزێ ئەمان مەقایامی وقوفی عەرەفات و مزدەلیفە و مینایێ گەلەکە سەردارم لۆیە لۆی نەمای مایە دەتخوایە دەبا لەگە گەلی مومین و موسڵمانی زەمانات دەبا لەگە حاجیانی ماری خوددا و پێغەمبەری نازدار لە شارێ مەدینەی خزمەت پێغەمبەری ئاخری زەمانی شۆڕ ببینەوە لە بۆ زیارەتێ مەکەی مکەڕەمایە لەوێ دەرێ لەگە قافیلەی حاجیان لە یەکدی بکەن جێژنانە لەگەیار ئای پیرۆزێ الله 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 يا الله 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 يا الله ای ندارم گرچی اندیدم که بینم در جمال تو ندارم گرچی اندیدم که بینم در جمال تو نیم نومید و چون عمرم گذشتم در خیال تو الله 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 يا الله ای مجنون خم و فدای باوانکم سوزی عشقت بو عزیزکم مجنون خم وفدای باوانکم سوزی عشقیت بو عزیزکم یا هو یا من هوی باوانکم رایدم عشقت بو الله مدد الله 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 يا الله 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 يا الله دەستان خۆش بیا ڕەفیقەتان ساغ بی زەوەی تایبەتان لێ دروست کردین لێتان مەمنونین دەست و چاوتان خۆش بی حتمما دڵی بینەرانشتان خۆش کردیە بە تایبەت ئەوانێک کە لێتان حاڵینەوە زموری دەنجی خۆشتان حتمما هەتانەوە یەک لەوانە ئەمنم شانستان پێ دەکەن سپاسستان خۆش بێ گروپی دەفی ئەحمەدی ئەگەرچی ئەوان زۆرن بەڵام وەکو نوێنەر دوو بەڕێزان ئامادە بوون هەروەک ئەوە ناکە دەف بژەنن بۆ ئەمادانێکە بەڕێزانە دەیڵێن نا وەکو ئەوەی کە دەفی ئەحمەدی کە دەست و دەورێکی باڵیان هەیە نازانم لە هەولێر بە تایبەتی دایان بینین لە کۆڕ و کۆبوونەوە لە ئەنمایشە تایبەتەکان دەستان خۆش بی و لەو بەرنامەشە من سپاسی جەنابتان دەکەم دەستان خۆش بەڕاستی چۆندڕی بەرنامەکەتان گەرم و گوڵتر کرد خوای گەورە پایدارتان کە وەکو دەستخۆشی وەکوەوەی کە گروپی دەفی ئەحمەدی تەبعاً لە ڕێی ئێوەشەوە سپاسی بەڕێز کاک ئەحمەدی چۆندڵی برا گەورەتانەکەین دەستان خۆش بکە ئەوەی بۆ ئێمە مسەخەر کرد سپاسانەکەین بەخێر بێنیاخوا سلام دیارە خوایەتان ڕازی بی و جەژنتان پیرۆز بی جەژنیەوە و بینەرانیش پیرۆز هەڵبەت مامۆستا گوتی بەس لە هەولێرە بەس کاکەمە ئیش لە هەولێرە دەکەین گوتم بە تایبەت دەکەین چوینە دەرەی وڵات ئیشمانتان لە دەرەی وڵات و لە تورکیا و ئەوانەش کارمان هەبووە بەهەرحاڵ زۆر سپاسین گۆ دەکەین جێگەی دەستخۆشیە بەڕاستی ئەو نوع بەرنامانە
و شتێکمان حاضر کردیە ئەگەر ئەمن پێم خۆشە وەکو نمایشێک پێمان خۆشە ئینشاءڵڵا ئەگەر چی بەرنامەکە هەمووی نمایش ماشەڵڵاهی ئێوە شان بەشانی دەنجی ئەوانە ئیشی دەکرد دەستان خێ چێش دەوام سەخەلی دەگوت سەردای بەرنامەش دەف خوێ چێشت ئەوایانی مامۆستا دەستان خۆش بیا ڕەبی سپاسان دەکەم ئەزا پێشم خۆشە ئەگەر نمایشەش بکەن سپاسان دەکەم بەچاوان ئینشاءڵڵا. گروپی دەفی ئەحمەد یا ڕەبی دەستان خۆش بی بەردەوام بن خوای گەورە دەست بەتەمەتانەوە بگرێ و سەرکەوتو بن ئینشاءڵڵا چاڵاشی زیاتریشتان ببین ئینشاءڵڵا هەر مناسبەیەک کە هەبوو بتان بینین بوونی ئێوە لەوێ ئاوەدانیە دەستان خۆش بی زۆر بەخێر بێن دووبارە ڕێز و حورمەتی تایبەتمان هەیە بۆ بەڕێز کاک ئەحمەدیش و سەرجەمی ئەندامانی گروپ خوای گەورە دەست بەتەمەتانەوە بگرێ سپاسان دەکەین دووبارە جەژنا پیرۆزەبەی کۆتایی بەرنامەشە خوای گەورە سەرکەوتونکە ئینشاءڵڵا زۆر سپاسان دەکەین بینەرانی عەزیز و خۆشەویست حەزمان دەکرد زیاتر لەگەڵ تام نابین بەڵام ئیتر بەرنامەکەش کاتی دیاریکراوی خۆی هەیە دووبارە دەخوازین و دەپاڕێنەوە کە خوای گەورە حەزی حاجەکانان بە باشترین شێوە قبول کات و بیکاتە نسیبی ئێمە عیبادەت و پەرستشی ئێمەمانیش قبول کات و خوای گەورە سەبات و ڕاگیرا و بەردەواممان کات و عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕ دووبارە جەژنتان پیرۆز لەگەڵ کۆتایی هاتین جەژنە پیرۆزەی بەڕێزانە و دواتری شتێشتری هەر پێ دەڵێم ئینشاءڵڵا لەبەرەوەی بەڕاستی دەنگەکان تایبەتە و بێکەوەش وەکو چۆن دەڵێ بلبل و کەوەکەی سەرەتا کە باسم کرد بێکەوە کە دەخوێنن چێژش تایبەتی هەیە مامۆستا خەلیجان دووبارە جەژن پیرۆز زۆر بەخێر بێ عەزیەتمان دای بەڕاستی خوای گەورە سەلامەتان کە ئینشاءڵڵا دەستان خۆش بێ و لەشتان ساق بێ و خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکی قبول کردبێ و حەجی حاجیانیشی قبول کردبێ بە خاتری گەورەی خۆی بەس خۆزگال جاتیا و میوەشتە فلافل و پەتاتە لێرە بووایە ئەمیست ترۆزیە بخۆ ماوەسەفرانە یو شتێ بمەخۆ دەنگی بێ شوتی بخۆ دەنگی نایە لە قۆق بگرە بەرنامە دەخۆم گوتم هەر دۆرە شتی خۆ دەنجینە ئەمە زای لە سترسام ئێستا بینەر هەندێک هەیە بە دیقەیە دەڵێن خۆیان سەرەتای بەرنامە ترۆزەکە گەلک زۆر وێسەلو کەم ماوەتەوە نەیانزای ناوەڕێ بەرنامە ئەجە دادەدان دوو بێکۆ دەی خوارد جانت خۆ سەلامەت من زۆر خۆشحاڵ بووم کە لە هەولێرەوە جارێکتر لە شەهرجوانەکەی پەیامەوە پەیامی خۆمان گەیاند و ئینشاءڵڵا کارێکمان کردووە دڵ و ڕۆحی خۆشەویستانمان ئاوداوە و خوا لێمانی قبولکە و دەنگی مامۆستای سەلامەت بێ و دەستیەوەش خۆش بێ و ئەو دوو برا خۆشەویستێش یاخوا لەشیان ساغ بێ و ئێوەش سەربەرزن ئینشاءڵڵا هەرمینی شەر بەش لەبێ نەزارە مامۆستا فەرمان بیکڕە باشە وەدەکەم لە بەمنیتی ئێوارەکی لێ بکڕێ دەی ئینشاءڵڵا ئەزانەوە دەکڕیم ئەم نیشتەوە نیچ لەش لە بە مندانێ لەبەر خەسار دەبێ بەس بڵێ خۆز هەنجین پێک ناچێ داینە وەکو هەنگوینەکە شیرینی ئینشاءڵڵا خوای گەورە بە شیرینی بتێنێتەوە ئینشاءڵڵا دەست و چاوتان خۆش مامۆستا فەرمانجان زۆر بەخێرە دووبارە جەژنت پیرۆز بێ عەزیەتمان دای یا ڕەبی لە ئێوەش پیرۆز بی لە سەرجەم موسڵمانان خوا مۆفەقتان کە زۆر خۆشحاڵ بووم هیوادارین بەڕاستی میوانێکی ڕوحسوچی هەموو نێو ماڵەکان بووبین خوشحاڵ بووم لە لای زەنابت و تایبەت لە خزمەت مامۆستا خەلیل ئەو دوو برا جوانەمان خوا مۆفەقتان کە یا ڕەبی ڕێز و حورمەتم لە بۆتان هەیە و تەواوی بینەران چاویەک بە یەکچی هەموو بینەران ماز دەکەم خوا مۆفەقتان کە ئێمە و ئێوەش و هەموو لایەک مۆفەق بین ئینشاءڵڵا جەژنە پیرۆزانەی خۆم دووبارە و دەبارە لە سەرجەم موسڵمانان دەکەم خوای گەورەش حەجی حاجیانمان قبول بفەرمێ ئینشاءڵڵا کە بە سەلامەتی بێنەوە
ان شاء الله مش بسلامتي بسينا خزمتيان ودەستیان زیارەت بکەین. خی گەورە موفقتان کە زۆر خۆشحاڵ بووم. هەر لە جەژنابن یا ڕەبی، هەر لە جەژنابن. مامۆستای یونس و کاک بەڵەنجان ئێوە زۆر بەخێرن دووبارە دەستان خۆش بێخوا. زۆر سپاستان دەکەین. ئەزیزان و خۆشەویستان لە کۆتایی دیسانەوە دەڵێم جەژنتان پیرۆز، هەموو ڕۆژێکتان هەر جەژن و هەموو جەژنێکتان شاد و کامرانی. ئەوەشم لێبیر نەچێ ئازیزانی دوای کامێرا دواوی کامێرە بەڕاستی لەگەڵمانە ماندوو بوون، دەستی ماندووبوونتان ماز ناکەم دەکوشم باشە، سپاستان دەکەم دەستان خۆش بیاخوا. زۆر سپاس. جا بەڕێزان مامۆستا خەلیل، ئێمە ئەدعای ئەوە دەکەن کە خوامان خۆش دەوێت، پێغەمبەرمان خۆش دەوێت سەڵام، بەڵام گرنگ ئەوەیە کە ئەوان ئێمەیان خۆش بێ، جا بەوێ داوا دەکەین و ڕۆمان دەکەینە قاپی خدا و هەروە ڕەوزەی ڕەسوڵ الله سەڵام کە نەزەر بفەرمونون ئەوان ئێمەیان بوێ ئینشاءالله، چۆن دەڵێ بە چاوی ڕەحمەتی خۆی لێمان بڕوان ئینشاءالله. خۆشەویستان لەگەڵ کۆتایی هاتنی یا ڕەسوول الله نەزەرێ فەرموو ئینشاءالله کۆتایی بە بەرنامەکە دێنین تاکو بەرنامێشتر بەخوای گەورەتان ئەسپێرم هەموو ڕۆژێکتان هەر جەژن و هەموو جەژنێکتان شادی. قوربان من چی بکەم ڕێگاکەم دوورە، قوربان من چی بکەم ڕێگاکەم دوورە، دڵبەریندارە و هەر تۆی منزورە، دڵبەریندارە و هەر تۆی منزورە، یا ڕەسوول الله نەزەرێ، یا ڕەسوول الله نەزەرێ فەرمە، یا حەبیب الله نەزەرێ فەرمە، یا رسول الله نەزەرێ. قوربان لە دوای تۆ خۆشی من نەما، مانی ژیانمان لەزەتی نەما، مانی ژیانمان لذاتي ناما، يا رسول الله نزاري، يا رسول الله نزاري فرما، يا حبيب الله نزاري فرما، يا رسول الله نزاري. عترياقاتا سر عرشي أعلى، يا رسول الله نزاري، يا رسول الله نزاري فرما، يا حبيب الله نزاري فرما، يا رسول